دەمەوێت تۆزێک باسی هۆڵی گەلم بۆ بکەین. بۆچی تاوەکو ئێستا دروست نەکراوە کە خۆڵی وڵی ئەمە هەموو زیکرایەتمان هەموو خۆشی و ناخۆشیمان هەموو شتە جوانەکانمان لەگەر هۆڵی گەل لە قەبرینرە هەمووی بەداخەوە چەند هاوارمان کرد کاکە ئەو هۆڵی تێکمەدان لە دەرێ تەغلیفێکی جوانی لێ بکەن ئەوەشی جوانی لێ بکەن لەمە مەسلحەتی هەندێک کەس لە بۆ مەسەلەی گەندەڵی و مندەڵی ئەویش عینان چون هۆڵەکەیان تێکدا ئەو هۆڵە ئێستا ئەوە چەند ساڵە لێ دەرێبای لێ لە چەندی گەشان کردیەوە شان کردێ هەزارە دەرێ هەندێک پارەمان تەرخان کردیەوە تاوی دەکەین هەندێک ئیشی لێ دەکرێت و ڕادەوەستن ئێستا ئەمە وەزعەکە خراپە طبعاً ناتانی بڵێ وەڵی لێ دەبی بکرێەوە بەڵام پێشترێ پارە هەبوو ئەوە هەبوو بەداخەوە ئەو هۆڵە تەواو نەکرا ئەو هۆڵە هەممان وەشی بەوێدا دەستێ دەپەڕین هەناسەی ساڵ هەر دەکێشی ئەو هۆڵە بدایەت ئەو هۆڵە فلاد بوو ئەو هۆڵە فلاد بوو جەماعەتی وەختی من لە کۆمەڵی بووم جەماعەتی سلێمانی هاتن پیسکەی تەڕپیر پێشکەشکەن ئەو هەموو جارێ تەمەنی درێژ بووی مامۆستا ئەحمەد سالار باسی من دەکا ئەمن چووم لە مەلعەبی 400-500 کورسی ئاسن هەبوو مەلعەبیش ئەوەی نەبوون لەسەر کورسیدا دەنیشتن کورسی مینە ناو ئەو قاعەی خلاص بوو کورسەکانم بردەوە پاشان ئەوزە بە مەرحەلە تێپەڕی ئەوە زاری کردویانە مەغزەنی ئەرزاق و مەرزاقی ئێوەندرێکە دوایەوە بوو لە بۆ شانوێ بەکار هات کورسی نەبوو کورسیاندانە فلات بوو خواریان کرد ژۆریان دیکۆڕەتیان و کرد تەعمیرات بە چەند مەرحەلە تێپەڕی بەڵام بەداخەوە لە ئاخریش هەر تێشاندا باشماوەسە هیچ زیادگاریەکەی لەگەڵ هونەرمەندان لەو هۆڵە وەڵڵا ئەمە تا سبەینێ هەندەزاران ئەو شەوەی کە سبەینێ دامگو نمایش هەیە سبەینە عەرز دەکرێت جەنەرال پرۆڤەیە کو ڕۆژی ئالفەی خەڵک خۆی حازر دەکەن لەو جێژنیەوە خۆمان حازر دەکەین ئەمە زۆر بەڕاستی لەو قاعەیەی لەو هۆڵەی زۆر پێ دەکەنینمان هەبوو گریانمان هەبوو هەموو شتێکمان هەبوو هەموو یادگاریەکانمان ڕۆی لەگەر ئەو هۆڵی ڕۆی بەداخەوە